سلااوان لەبێت بینەرانی پایتەخت میدیام کاتتان باش لە هۆلی پێشەوام لە شاری هەولێر ئەمڕۆ چەند چالاکێکی جۆرا و جۆر لە هۆلی پێشەوە بەڕێوە دەچێت. ئێستا هەر لە نێو هۆلی پێشەوە قوتابخانەی معریفە هەستەوە بە ئەنجامدانی فیستیڤالێکی بچووک بۆ قوتابیانی قوتابخانەکەی خۆیان کە تیایدا هەم لە نمایشکردنی و خواردنی جۆرا و جۆر و چالاکی تریش کە ئەمانەی دەبینن لە پشتمەوە دیارم بەشێکیان لەو چالاکیانن کە ڕێکخراون وەکو چالاکی فیزیاین تاقیکردنەوەی فیزیاین لەسەر ئەو کەلوپەلانەکە لێرە هەن. من پێم خۆشە لەگەڵ یەکێک لە مامۆستاکانی قوتابخانەکە قسە بکەم. ئوستاز ئەگەر بفەرموویت تێرە سپاس دەکەم. سلااوت لێبێ ئەم کاتت باش. زۆر بەخێراتە باسی ئەوم بۆ بکە مەبەستان لە ئەنجامدانی ئەم چالاکیە چییە؟ بەڵێ ئەمڕۆ فستیڤالی معریفەمان هەیە. فستیڤالی معریفە هەموو ساڵێک دەکرێت پڕ لە چالاکی فیزیایی کیمیایی طبی لێرە بەشی فیزیامان هەیە. ئەو جیهازەشمان هەیە مامۆستا ئێستا ئیشی پێ دەکات. ئەو جیهازەی تاقا گەرمی هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە. بەڵێ ئەوە تاقەی گەرمی ئاگر دەگاتە بە وزە، ئەو وزە دەجولێتەوە دەسوڕێتەوە، ئەو گەرمیە کردیە تاقەی حەرەکی جولانەوەی. پاشەوەی دەتانین ئێستا ئەو تاقەی حەرەکی بیکەینە بە تاقەی کەهرەبایی دەتانین گلۆبە دانێن گلۆبەکە بێدەبتەوە. باش ئەوە یەک لە نمونونەکانی تەڵەبەی خۆمانە. ئێرەش بەشی توبیمان هەیە. لە بەشە توبیەکە چی دەکرێت بۆ چار پێنج تێستمان هەیە. ئەو تێستانە کالۆمرۆ زۆر گرنگە، تێستی ضغط، تێستی گلوکۆز، بلاد گروپ. ئەو تێستانە دەکەین لۆ ئەو میوانە بەڕێز تاوەکو بزانین بلادی خۆیان چییە، یعنی ئەیە ئەوەیە بیا جۆری خوێن. بەڵێ جۆری خوێنیان چیە، بلادی گروپ، فەحسی شەکر، گلوکۆز. بەڵێ شاری خوێنیش. بەڵێ ئێستا دەتانی ئەو مامۆستاش لەگەڵمان پێی. سلااوت لێبێ ئەم کاتت باش. کوردی نازانیت باشە. بەڵێ بینەرانی پایتەخت ئەمەی دەیبینین ئەم چالاکی جۆرا جۆرانان کە لەم شوێنە ئەنجام دەدرێت. بۆ نمونە ئێستا من دەمەوێت بزانم جۆری خوێنەکەم چییە. بۆ نمونە تێستەکەمان با بکات بزانین بە چ شێوەیەک دەبێت. ئەمەی بینیتان بەشێک بوو لەو چالاکیانێک کە ئەمڕۆ لەم فستیڤالەی کە لێرە هەیە بەڕێوە دەچێت. هەم لە هەندێک تاقیکردنەوەی فیزیاییە، هەندێک لە بڵێن پشکنینی پزیشکێک کە دەکرێت هاوکات لە هەمان کاتدا لێرە بە هاوکارم دیمەنەکانتان بۆ بگوازێتەوە. پیشاندان و نمایشکردنی خواردن هەیە، شیرینی هەیە کە لێرە بە چالاکی جۆرا جۆر باشداریان کردووە. ئەمە بەشێکن لەم خواردنانە با دیمەنەکان لە نزیکەوە بۆ بینەرانی پایتەخت بگوازینەوە. هەڵبەت وەکو ڕێکخەرانی ئەم فستیڤالە ئاماژەیان پێ کرد ساڵانە لە مانگی چوار ئەم جۆرە فستیڤالانە ئەنجام دەدرێت لە قوتابخانەی بڵێ لە قوتابخانەکە ئەنجام دەدرێت بە ئەنجامدانی چالاکی جۆرا و جۆر و پێشبڕکێی زانستی کە لە نێوان خوێندکاران و قوتابیانی چەند قوتابخانەیەکی جیاواز کە لە ژۆرەوەش بینیمان دیمانەکانمان بۆ بینەرانی پایتەخت گواستەوە زیاتر لە 400 قوتابیش بەشدارن لە ئێزدیمات کە سیستەمێکی خوێندنی بیرکاریە. ئەمیش هەر هاوبەشی لەگەڵ ئەم تاقیکردنەوەیە کە ئەمڕۆ لێرانە ئەنجام دەدرێت.